كل الموازنة مال 23 هي عن طەیف سامی پاسەوانەکەی ئابووری عێراق کە من ئەوانەی لە ئابووریە ناجێگیرەکەی عێراق تێگەشتون و دەتوانن وردەکاری هاوکێشە ئاڵۆزەکانی شرۆڤە بکەن. یەکێک لەو کەسانەش طەیف سامی محەممەد شەکرچیە کە لە ئێستادا وەزیری دارایی عێراقە. ئەم خانمە ئابووری ناسە ماوەی نزیکەی 4 دەیە بێدا بڕان ڕاستەوخۆ لە چیرۆکی ئابووری عێراقدا ڕۆڵ دەگێڕێت. هەر بۆیەشە نازناوی ژنە پاسەوانەکەی ئابووری عێراقی لێنراوە. طەیف پاش بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆریۆز لە ئابووری ساڵی 1985 لە وەزارەتی دارایی عێراق دەبێتە فەرمانبەر و لە دوای جەنگی ئازادی عێراق ساڵی 2003 کرایە جێگیری بەڕێوەبەری گشتی فەرمانگەی بودجە. لە سەردەمی مەجلیسی حکومدا کە ئەو کات حاکمی مەدەنی عێراق پۆڵ بریمەر سەرپەرشتی دەکرد، طەیف سامی توانی بە خستنەڕووی چەند داتایەکی ورد خۆی بسەلمێنێت و ئیدی بووە ناوێکی دیار و ئایکۆنێکی دانەبراو لە بودجە و ئابووری عێراق. دواتر بە فەرمانی ڕاستەوخۆی پۆڵ بریمەر کرایە بەڕێوەبەری گشتی بودجە لە وەزارەتی دارایی. لەو کاتەوە تا ئێستا طەیف سامی بەرپرس بووە لە ئامادەکردنی پرۆژە یاساکانی بودجەی گشتی. دواتریش لە کابینەکەی مستەفا کاظمیدا کرایە بریکاری وەزارەتی دارایی. لە 2022ەوە پۆستی وەزیری دارایی عێراقی وەرگرتووە و ئێستا کلیلی قاسەی کابینەکەی سوودانی بەدەست ئەوەوەیە. طەیف کە ئەم ساڵ پێی نایە 61 ساڵی تەمەنیەوە، بەوە ناسراوە کە ژنێکی توندە و سڵ لە هیچ ناکاتەوە. لە سەردەمی کابینەکەی عادل عەبدولمەهدیدا لە یەکێک لە کۆبوونەوەکانی تایبەت بە بودجە طەیف قسە بە سەرۆک وەزیران دەبڕێت و پێی دەڵێت بەڕێزم تۆ تێناگەیت. بە پێی داتاکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا، طەیف یەکێکە لەو کەسانی کە توانیوێتی بەر بە نەزیفی ئابووری عێراق بگرێت و زۆر جار لە بەهادەردانی سامانی گشتی داهاتوۆتە سەرخەت و ڕێگری کردووە. هەر بۆیە لە 22 ئازاری 2022دا وەزارەتەکە خەڵاتی ژنی بوێری پێبەخشیوە. لە چاوپێکەوتنێکیدا طەیف دەڵێت خەڵک بە من دەڵێن دەنگت بەرزە، ئەمە سیفاتی منە و کاتێک دەمەوێت باز لە بابەتێک بکەم دەنگم بەرز دەکەمەوە. ئەو بەردەوام بەیانیان زوو دەچێتە سەر کار و زۆربەی ڕۆژەکانیش وەک حەزی خۆی جلوبەرجی ڕەنگ تاریک لەبەر دەکات و ملپێچێکی ڕەش دەبەستێت. سەرەتای ڕۆژەکەی بە وەڵامدانەوەی نامە گرنگەکان دەست پێ دەکات و ئەو داواکاریە گومان لێکراوانەش ڕەت دەکاتەوە کە بە بڕوای ئەو بودجەی عێراقیان شێواندووە. لە بەرامبەریشدا زۆر کات طەیف ڕوبەڕووی ڕەخنەی توند بووتەوە کە بە پێچەوانی ڕێکەوتنە سیاسیەکان کاری کردووە. هەندێک بە مۆتەکەی بودجەی هەرێمی کوردستان و سەبەبکاری بڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی دەزانن. بە جۆرێک بەشێک لە بەرپرسانی حکوومەتی هەرێم تۆمەتباری دەکەن بەوەی کە ئەو لە پشت نەناردنی بەشە بودجەی هەرێمەوە بووە. طەیف سامی ئەویش وەکو ئێمەوانان لە کاتب حساباتی و معاون محاسیبیەوە هێناوێتی بۆ ئەو مەرحەلەیە لەگەڵ حرەکاتی پارایە. هەموو دەورەکانی بینیوە ش دەزانێ لەو شاخ و داخە نەیان هێناوە بیکەن بە وەزیر، لە هۆڕەکانەوە نەیان هێناوە.